ئەمڕۆ 15 ساڵتەیە بەڕێ بەزەر یادی دا زراندنی دەنگی کۆمەڵ ڕادیۆی کەرکووک وەکو یەکەم ڕادیۆی ئیسلامی گشتی لە شاری کەرکووکدا کەوا و کاتە کە کۆمەڵی ئیسلامی لە بارودۆخێکی زۆر خراپە بوو، بەڵام ئێمە وەکو یەکەم لایەنی کوردی لە شاری کەرکووکە توانیمان یەکەم کەناڵی گشتی ئیسلامی لەم شارەدا دامەزرین بە کۆمەڵێ بەرنامەی چڕوپڕەوە. هەل دیارە ئەو کاتەش وەکو کۆدەنگی کۆمەڵ ڕادیۆی کەرکووک خاوەن بە هەر سێ زمانەکەی شاری کەرکووک خزمەتی بە هاوڵاتیانی ئەم شارە کرد. دیارە ئێمە وەکو باسم کردکەوە ڕادیۆی کۆمەڵ ڕادیۆیەکی گشتیە ئیسلامیە و خاوەنی 28 بەرنامە بۆ کاتە ئێستا تا 35 بەرنامە ڕۆژیوە. لە ئێستاشدا بەم بارودۆخەوەیەوە کۆمەڵی ئیسلامی تێدایە. 3 ساڵ ئەبێ بەبێ موچە و بوجە بەردەوامین لە خزمەتکردنی هاوڵاتیانی شاری کەرکووکی خۆشەویستی خۆمان و بەڵێن بە هاوڵاتیانی شاری کەرکووکی خۆشەویستی خۆمان شەدەین و بەم هاوڕێ خۆشەویستانی کەوا ئێستاکە وەکو ڕێزێک وەکو وەفایەکەوە هاتوون سەردانیامان کردووە. ئێمە لێرەوە بەڵێنیان پێ ئەدەین کەوا ئەم ڕادیۆ بەردەوامە بێت.